جیهان ڕوبەڕووی گەورەترین هەڕەشەی ئاسایشی وزە بووەتەوە لە مێژوودا. بە جۆرێک قەبارەی پەککەوتنی دابینکردنی نەوت گەیشتووەتە 12 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا. ئەمەش هاوتای لە سەدا 11.5 تێکڕای خواستی جیهانیە. ئەم قەیرانە کە بەهۆی پەرەسەندنی ململانێ سەربازیەکان و داخستنی گەروی هورمزەوە دروست بووە، لە ڕووی قەبارەی زیانە ڕۆژانەکانەوە هەموو قەیرانە مێژوویەکانی پێشووی وەک ساڵانی 1970 و 1970 تێپەڕاندووە. بە پێی داتاکان تەنیا لە ماوەی 52 ڕۆژی ڕابردوودا بازاڕەکانی جیهان نزیکەی 624 ملیۆن بەرمیل نەوتیان لەدەست داوە. ئەم دۆخە بووەتە هۆی ئەوەی نرخی نەوتی برێنت ئاستی $100 تێپەڕێنێت. ئەمەش گوشارێکی توندی خستوەتە سەر وڵاتانی بەکاربەر و لایەنە نێودەوڵەتیەکانی ناچار کردووە بە دوای دەرچەیەکی دیبلۆماسیدا بگەڕێن بۆ ڕێگریکردن لە داڕمانی تەواوەتی سیستمی وزەی جیهانی. هەروەها کۆمپانیای لوفتهانزای ئەڵمانی بەهۆی بەرزبوونەوەی بێوێنەی نرخی وزە و کەمبوونی دابینکردن 20,000 گەشتی فڕۆکەوانی هەڵوەشاندووەتەوە کە ئەمە وەک ئاماژەیەکی مەترسیدار بۆ کەرتی فڕۆکەوانی جیهانی دەبینرێت. یەکێتی ئەوروپا کە پێشتر بڕیاری دابوو دەستبەرداری وزەی ڕووسیا بێت، ئێستا لە نێوان قەیرانی گەروی هورمز و کەمبوونەوەی غازی سروشتیدا گیری خواردووە. بە جۆرێک بەرپرسانی ئەو کیشوەرە هۆشداری دەدەن لەوەی بازاڕی وزە تەنانەت لە باشترین سیناریۆکانیشیدا لە دۆخێکی خراپدا دەمێنێتەوە. لە ڕووی جیۆپۆلەتیکیەوە داخستنی گەروی هورمز بووەتە هۆی پەککەوتنی لە سەدا 20 بەرهەمی غازی شلی جیهانی کە لە قەتەرەوە هەناردە دەکرێت. ئەمەش وای کردووە ململانەی نێوان واشنتۆن و تاران تەنیا پرسێکی سیاسی نەبێت، بەڵکو ڕەهەندێکی ئابووری جیهانی وەربگرێت. رووسیا لە ڕێگەی لێدوانە فەرمیەکانیەوە ڕەخنە لە سیاسەتەکانی ئەوروپا دەگرێت و پێی وایە وابەستەی بە وزەی ئەمریکی و ڕەتکردنەوەی وزەی ڕووسی ئەوروپای خستووەتە ناو گێژاوێکی ئابووریەوە کە تەنیا بە سیاسەتی توندی دەست پێوەگرتن و پاشەکەوتکردنی وزەی کارەبا چارەسەر نابێت. هاوکات کۆمپانیای ئەلیانس ترید بۆ دڵنیایی بازرگانی هۆشداری دەدات لەوەی جەنگ دەبێتە هۆی شەپۆلێکی گەورەی مایە پوچبوونی کۆمپانیاکان لەسەر ئاستی جیهان. بە جۆرێک پێشبینی دەکرێت لە ساڵانی 2026 و 2027دا زیاتر لە 15,000 حاڵەتی نوێی مایە پوچبوون بەهۆی بەرزبوونەوەی تێچووی وزە و گواستنەوە و دابەزینی متمانەی ئابووریەوە تۆمار بکرێت. ئاماژەش دەکات مایە پوچبوون لە 2026دا بە ڕێژەی لە 6% زیاد دەکات. ئەمەش پێنجەمین ساڵی یەک لە دوای یەک دەبێت لە هەڵکشانی ئەم دیاردەیە. بە جۆرێک تێچووی ڕاستە و خۆی جەنگ دەبێتە هۆی زیادبوونی نزیکەی 7,000 حاڵەت لە ساڵی 2026 و 7,900 حاڵەتی دیکە لە ساڵی 2027دا. ئەمەش گوشارێکی قورس دەخاتە سەردۆخی داراییەکانی جیهان و سەقامگیری ئابووری کۆمپانیاکان دەخاتە مەترسیەوە کە هەموو ئەمانە لێکەوتەی جەنگی ئەمریکا و ئیسرائیلن دژی ئێران.